بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان بینەران و بیسەر کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە درێژەی هەڵمەتی هەڵبژاردن بۆ 104 کۆمەڵی ئیسلامی لە بەرنامەی ستودیۆی 104 لەگەڵتانم. ئەمڕۆ دوو مویانی خۆشەویست لەگەڵمانن زۆر بەڕێز مامۆستا سەعید هەرچی دامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسی مەڵبەندی ڕاستەی کۆمەڵی ئیسلامی زۆر بەخێربەی بەخێراخن دەکەم. سپاس دەکەم. زۆر بەڕێز عەباس محەممەد سەرۆکی لیستی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر بەخێربەی. مامۆستا سەعید لە جەنابتەوە دەست پێ دەکەم. ئەم شکستانەی کە سەرکردایەتی سیاسی کوردستان بە تایبەت دوای ئەوەی لە ساڵی 1992ەوە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجامدا و یەکەم شکستیان بەوە بوو هەڵوەشاندنەوەی بەرەی کوردستانی و دروستکردنی سیستەمێک کە پێی وترا 50 جا من مەبەستمە بپرسم ئەم شکستانە هەتا ئێستا بەردەوام بووە لە ئەستۆی چێدایە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانیام. دیارە ئێمە ئەگەر بێت و سەیرێکی مێژوو بکەین یان ئاوڕێک لە مێژوو بدەینەوە ئەبینین دەسەڵاتی کوردی بە کۆمەڵ حەتادا تێپەڕیوە بە کۆمەڵێک شکستدا تێپەڕیوە. یەکێک لەو شکستانەی کە لە پاش ڕاپەڕین چکە ڕین خۆی دەرفەتێک بوو کە کرد و هەموو هێزە کوردەکانیش بەشداریان تێدا کرد بە کەم و بە زۆرەوە. ئیتر لە پاشەوەی بەرەی کوردستانی لە پاشەوەی لە ساڵی 1992 یەکەم پرۆسە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هاتە ئاراوە دەستی پێکرد. ئەوە جێگەی دەستخۆشی و خۆشحاڵی بوو ڕاستی بۆ کورد بۆ ئەو کاتی هێزە کوردیەکان. بەڵام ئەتوانم بڵێم لەوێوە ئەوەی کە خەڵک ئاواتی بوو ئەوەی کە خەڵک دەویست سیستەمێکی دیموکراسی بی سیستەمێکی فەرەڕەنگ بێ لەوێوە دەستی پێکرد کە دەست بە ڕخکاری کرا دەست بە ئەوەی بەهێزە بەهێزەکەی قوت بدا و بیخوات. ئەمەش بینیمان کە لە پاشەوەی کە بەرەی هەرێمی کوردستان هەڵوەشاوە دوو هێزی دەسەڵاتدار یان زۆرینەی دەنگ بێنن لە ساڵی 1992 بەڵام هێزەکانی تریان کردبوو بەکەم و زۆرەوە دەنگیشیان هێنابوو بەشداریان کرد لەو ممارەسەی سیاسیە. حەق وا بوو لەو کاتەی حکوومەتی بن کە فراوان دروست بێت کە زۆر گرنگ و زەرور بوو کە خاڵ یەکەم خاڵ وەرسەرخانی سیاسی هەرێمی کوردستان بوو. بەڵام ئەوەی کە بینیمان حیزبێک 151 و حیزبێکی 190 ئیتر ئەوان کەوتنە ئەو حاڵەتەوە ئەو تەوافقی کە نەبکرێتن کە بەڕاستیم تەوافق بوو کە ئەسڵەن بڵێم دروست نەبوو کە تەوافق بکرێت لەبەرەوە چکە تەوافق لە نێوان پێکهاتەکان دەکرێت بەڵام خۆ هەموو کورد بوون هەستان بە تەوافقێک و تەوافقێکی سیاسی و بە دابەشکردنی هەرێمی کوردستان بۆ 50-50. باشە مامۆستا ئەمە زۆر جار کاتێک ڕەخنە ڕوبەڕووی دەسەڵات بە تایبەتی پارتی ویژەتی دەکرێتەوە ئەوان باز لە شەرعیەتی لە شۆڕژێڕی شەرعیەتی هەڵبژاردن دەکەن. ئەوان لە هەڵبژاردنەکانی دوای ئێوەش دوای ساڵی 1992 هەموو کات باز لەوە دەکەن کە ئەوان زۆرینەن ئەمە خەڵکە دەنگ بە دەسەڵاتێکی بەم شێوەیە دەدا. ڕاستە بەڵام ئەگەر بێت ئەمە سی دەسەڵاتی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکەین ئایا هەڵبژاردننی هەرێمی کوردستان ماشاءالله بظلم النعوة ماشاءالله بظلم النعوة عبيب خرج جورجن راجل خرج جورجن ما في منادي عبيدة بس عبيد مجتهده خیش کبرایان اگر از رمز بر خدا نبادی نامبم باش و باش زانن از بر همه کارگاه به عزت و به غیرت خمانا اسلامی با
گر بپرسن کات کیما گر بپرسن کات کیما از جیانم خدا نه دستک اسپیما خمخور ما فی کردانم شورشا پرتقالیما ترسو گندل کاراتانم شورشا پرتقالیما ترسو تا گندل کارانم از پاش روش و ایویما آبونان هجارانم مرکا خاکی و خومالیما دنگ و رنگ شهیدانم گردنی برزی سفینم جلو جمالی آسمانم طلعیشینا وردگانم ناوارانی نیسانم گوتم موزی نشتیمانم معاش نییە کارەبان نییە هەمووی خەڵکی ڕەشورود و خەڵکی فەقیرە هەموو مۆزەفە بندیوارە هەیە لەسەر کانگیا هاوتون دانیشتمی بانزینە بێ 500 میلیارد 7 ساڵم گردایەتی کردو کوا معاشەکەم کوا تەقاوت کرام کوا بانزینش کە نییە لە بەخاتری مانگی ڕەمەزان ئاوایان لێ کردووە لەم وڵاتەیە ئەبێت تو هەرتەوقع ئەم شتان وێنی یەکێک لە مامۆستا ئافرەتەکانە تازە بەدەستی دەسەڵاتی کوردی بەداخەوە ڕژا مردنێکت لەسەرە ئەگەر بە مەردی بێ یان بە نامەردی بێ بە مەردی بمرە خەڵکی بە شەرەفی کوردستان بیرتان بێ کێ موچەیکردن بە چارەک کێ پارەی بانکەکانی بردن کێ بەنزینی لەسەر گران کردن کێ نەوتی لە زستاندا پێنەدان کێ لە خۆپیشاندان تەقەی لێکردن و خوێنی ڕۆڵەکانی ڕشتون کێ دەستی وەرداوەتە دادگا و تەنها هەژاری پێسەزا دەدەن کێ لە سەروی یاساوەیە کێ بە ناوی حکومەتداریەوە خەریکی بازرگانی و خۆ دەوڵەمەندکردنە کێ ڕاستی لەگەڵ نەکردوون و چەندین ساڵە فێڵتان لێ دەکات و ژیانتانی بەرەو خراپتر بردووە لە بیرتان بێ و بە ئاگابن تۆڵەیان لێ بکەنەوە دووبارە سڵاو خۆشەویستان داوای لێبوردنەکەین بەهۆی هەڵەی تەکنیکی پەخشمان پسرا و لە خزمەتتان لە بەرنامەی ستۆدیۆی 104 لە درێژەی هەڵمەتی هەڵبژارنەکان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 لەگەڵتان بەردەوام دەبین. مامۆستا سەعید من پرسیاری ئەوەم کرد کە لە دوای هەڵبژاردنەکانیش کە ئەنجام دراوە حیزبی دەسەڵات بیانوی ئەوەیە کە ئەوان بەردەوام بوون لە هەڵبژاردنەکان زۆرینەیان بەدەستێناوە کەواتە دەتوانین بڵێن کە هاوڵاتیان بە ئەرشی خۆیان هەڵنەستاون یاخود یانی دەتەوێت شتێککە بڵێ سەمە باسمان کرد گوتمان هەڵبژاردن کراوە بەڵام ئایا گرنگی ئەوەی هەیە هەڵبژاردنە 100% نزیح بوونە ئایا ئەو خەڵکە لەو کاتێەوە ئاوا ڕۆشنبیر و چاوکراوە بۆ بزانین تەزویر دەکریان ناکرێت ئەمە خاڵێکە ئەگەنە پێم وایە هە لە سەرەتاوە لەوان لە ساڵی 1992ەوە لەوێ تەزویریش کراوە گزی کراوە بەڵام خەڵک وەکو ئێستا وشیار نەبووە دەستگاکانی ڕاگەاندن ئەوەندە بەهێز نەبووینە و ڕێکخراوی نێودەوڵەتی ئاوا مشارەکە بەشداریان نەکردووە و ئەتوانم کۆمەڵە ڕێکخراوی مەدەنی نەبوون کە بێن بۆ ئەو خەڵکە شی بکەنەوە کە چۆن تەزویر ئەکرێ کە چۆن گزی ئەکرێت لەناو دەنگەکانی خەڵکدا بەڵام لە پاشەوەی کە سیستەمەکە هەرچەندە بۆ گزیکردن و تەزویرکردن هەر بەرەو پێرچوو بەڵام ئیتر قۆناغ بە قۆناغ خەڵک لێ حاڵ و لێ تێگەیشت بۆی ئەبینین لە 92 جیاوازی هەبووە لە پاش ئەوەی کە هەڵبژاردننی ترکراوە گەیشتە 2010 جیاوازترە لەوەی کە بۆ 2000 ئێستا بۆ 2010 بۆ پەرلەمانی عراقچین و بۆ 2010 کە بۆ پەرلەمانی کوردستانی دەچین جیاوازتر دەبێت لەوەی کە لە ساڵانی ڕابردوش هەبووە لەبەر کۆمەڵێک هۆکارە یەک ڕۆشنبیری خەڵکو و چاوکراوانەی خەڵکو دوو و ئەو هەموو سیستەمانێک کە ئێستا هەن لە ڕووی ڕاگەاندنی ئەعلامەوە کە ئاگادارکردنەوەن بەڕاستی بۆ ئەو خەڵکی کە ئەو خەڵکە بزانیت چۆن تەزویر ئەکرێتن و بۆی ڕێگریان لێ بکرێت باش دەگەڕێ مولات
کاک عباس محەممەد دووبارە بەخێر بێت بەڕێستان ئێستا ئێمە لە هەڵمەتی هەڵبژاردین بێگومان یەکێک بووی لەو کاندیدانی کە لە هەڵمەتی هەڵبژانی ڕابردوو و لە هەڵبژارنەکان بەشداریت کرد ئێستا زۆربەی لیستەکان کۆمەڵی خاڵیان ڕیز کردووە کە دەتوانین بڵێن بەڵێنێکن بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی دەنجیان پێ بدرێت من دەمەوێت لەسەر ئەم کارنامەی کە کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا هەیتی و لە ڕابردوو هەی بووە قسە بکەیت دواتر چۆن توانین وتانە لە ناوەندی یاساداناندا بەڵێنەکانتان جێبەجێ بکەن. بەڵێ بەناوی خی گەورە سپاس بۆ ئەم دەرفەتە حقیقەتەن ئەم بەڵێنانەی کە یاخود بڵین بە شێوەیەکی گشتی باسی کارنامە بکەین ئەم کارنامەی کە هەر حیزبێک لە بانگشەی هەڵبژاردنە ئیعلانی دەکا و بڵاوی دەکاتەوە کە دەیەوێت لە داهاتووە کاندیدەکانی نوێنەرەکانی کار لەسەر ئەم کارنامەیە بکەن ئەگەر سەیری کارنامەی هەموو ئەحزابەکان بکەین تەمەشا دەکەین کۆمەڵێک ڕستە ڕیز کراوە بەڵێ بە فعلی ئەگەر بێت و ئەمانە لە واقعە بەرجەستە بکرێ ئەوە ئێمە دەبین یەکێ لە وڵاتە پێشکەوتەکان هەر تاکێکی ئێمە هاوشێوەی وڵاتانی خەلیج زۆر بە ئارامی و بە ئاسایشی و وەلەو پەڕی خۆشگوزەرانیدا ژیان بەسەر دەباتن بەڵام بەداخەوە ئەوەی کە کارنامەکە دەنووسرێت تەنها بۆ ئەم چەند ڕۆژەی کە لە ڕۆژانی ئینتیخاباتە دەیبینین قسەی لەسەر دەکرێت وەکە نەما پاش ئینتیخاباتەکان و ئەوانەی کە دەسەڵات دەگرنەوە بە فعلی دەتوانم بڵێم زۆر بەدەگمەن هەیە بتوانێت کار لەسەر کارنامەکەی خۆی بکاتن بینیمانە لە واقعە حزبی دەسەڵات وتی ئەگەر بێت و ئێمە بکەوینە دەسەڵات و زۆری نەبێنین ئەوە لە داهاتی نەوت ئێمە پشتی تاکە بە تاکەی هاوڵاتیان دەدەین بەڵام بەداخەوە ئێمە نەک لە داهاتی نەوت بەڵکو لە داهاتی خۆشمان کە ماگانە هاوڵاتی بۆ خۆی کار بۆ حکوومەت دەکا وەکو مۆسەفێک پشکەکەی نەما موچەکەی نەما ئەمە زۆرە قسەی لەسەر بکرێ بەڵام ئەوەی کە ئێمەمانان وەکو کۆمەڵی ئیسلامی کە لە کارنامەکەی ئێمەدا چی هەبوو و چیمان پێشکەش بە هاوڵاتیان کرد ئەوە گرینگە کە قسە لەسەر خۆمان بکەین بە فعلی ئێمەش وەکو خەڵکانی تر کارنامەم بۆ شێوازە بوو کارنامە ئێمە کۆمەڵێک ڕستەی تێدا هەیە بۆ ئەوەیە جێبەجێ بکرێ و لە توانای جێبەجێکردنیشماندا هەیە بەڵام شتێک هەیە ئێمە دەبێت بەبیر خۆمانی بێنینەوە و هاوڵاتی شتێ بگەێنین لە کاتێکە ئەم کارنامانەی ئێمە جێبەجێ دەکرێت ئەگەر هات و شوێنی بڕیاردان بەدەستی ئێمە بوو بەڵام کاتێک کە منێک دەنێریتە ئەنجومەنی پارێزگا تەنها بە دوو دانە ئەندامی ئەنجومەن لە نێو 30 ئەندام من چۆن بتوانم دەسەڵاتی دوو ئەندام زاڵکەم بەسەر 30 ئەندامە بۆی بتوانم ئەم کارنامەیە کە من هەم پێشکەشی بکەم لە کارنامە من داهاتوە لە ئەنجومەنی پارێزگا بۆ نمونەکە نموزەجێک دێنمەوە باسی خزمەت گوزاریەکان دەکەین باسی سیستەمی یەک پەنجەرەیی دەکەین هاوڵاتیەک نێ تاوەکو یەک وەرەقە مامەڵەکەی لە یەک لە فەرمانگاکانە دێنێتن بۆی مامەڵەیەکی ڕۆژانەی ڕای بکاتن زیاد لە 10 ژووری پێدەکرێت هەر هەمووی 10 واژوو 12 واژووی لەسەر دەکرێت هەر هەموو واژوەکەش قیمەتی یەک واژوو هەیە کە بەڕێوەرە گشتێکەیە بەڵام نازانین ئەم هەموو ماندووبوونە چێ بە هاوڵاتی دەکرێت خلالی 2 ڕۆژە لە کارنامەی ئێمەی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی پارێزگادا هەبوو کەوا ئێمە دەتوانین سیستەمی یەک پەنجەرەی جێبەجێ بکەین هاوڵاتیەک دێ وەرەقەکەی خۆی دادەنێ لەم فەرمانگەیە مۆڵەتی بۆ دادەندرێ بەیانی وەرەوە شتەکەت ببەوە مامەڵەکەت ببەوە کۆتایی پێویست ناکە ئەم ژوورە بە هاوڵاتی بکرێت ئەمە کارنامەی ئێمەیە بەڵام ئەمە چۆن بە ئێمە دەکرێت ئەگەر هات و هاوڵاتی متمانەی خۆی بە ڕێژەیەکی ئێزگار بەرز کە دەسەڵاتی ئێمە لە نێو ئەنجومەنەکان یاخود لە پەرلەماندا لە پەرلەمانی کوردستان بێ یاخود لە پەرلەمانی عێراق بێ بە ڕێژەیەک بێ ئەندامانی ئێمە نیسابیان بە ڕێژەیەک بێ توانای بڕیاردان و گۆڕینی بڕیاریان هەبێت دەتەوێت بڵێ کە هاوڵاتیان پاڵپشتی کەم بوون بۆ کۆمەڵی ئیسلامی و بۆ ئەو لیستەی کە پێشتر ئێستا شێتی بۆیە بەرهەمەکەی جوان بە دیار نەکەوتووە وەزەی خۆی لەگەڵ ئەم کەمیەش لەگەڵ ئەم پاڵپشتی کەمیەی کە هاوڵاتی کردوێتی بۆ کۆمەڵی ئیسلامی ئێمە ڕێزمان بۆ هەموو کەسێک هەیە چۆن بڕیارەدە چۆن دەنگەدا بەڵام ئێمە داوای لەوە دەکەین ئەو نموزەجەی کە ئێمە لە 4 ساڵی ڕابردووە نواندوتمان لە پەرلەمانە نوێنەرەکانی خۆتان ببینن پێویست ناکە ئێمە ئێستا باسکەین چونکە ئەوەندەی کردومانە بە دەقات و شەشقاتی خۆمان ئێمە کارمان کردووە ئەوەی کە لە پەرلەمانە بینومانە ئێمە سکرتێرێکمان لەسەردانا ئەگەر ئێمە لەبەرەی خەڵک نەباینەوە بۆ خەڵکمان نەکردبا و لە چوارچێوەی ئەو کارنامەی کە خۆمان کارمان لەسەری کرد و قسەمان لەسەری کرد و کە دەمانەوێت بەڵێ بە فعلی دادگەری بچەسپێنین سکرتێرەکەمان لە دەستی نەدەدا ئێمە یەک وەزارەت بە فعلی و یعنی وەزارەتێک کە بە فعلی لە ژێر دەستمان دابێ وەزیرێک بووە بەڵێ وەزارەتی ترمان هەبووە بەڵام وەزارەتێک بووە تا ئەم دوای تا ئێستاش کە قسەی تێدا دەکەین وەزارەتێک بووە دەسەڵاتێکی فعلی پێ نەدراوە وەزارەتێکمان هەبووە وەزیرەکەی بە شایەدی
دۆست و بێگانە ئێمە دەزانین چی کردووە و چ بەرهەمێکی هەبووە ئێمە لەگەڵ ئەم متمانە کەمەی کە هاوڵاتیانیش لە ڕووی ژمارە و لە ڕووی ژمارەی کورسیەوە لە پەرلەمان و لە ئەنجومەنەکان و لە شوێنەکانی ترا کە بەدەستمان هاتووە بەڵام توانیمانە نمونەیەکی زۆر لە خۆمان گەورەتر پێشکەش بکەین بۆیە بە فعلی کارنامەکانی ئێمە شتی زۆر جوانی تێدا هەیە هەر هەمووش لە پێناو هاوڵاتیە بەڵام ئەمانە لە کاتێکا جێبەجێ دەکرێت ئەگەر هاتووە هاوڵاتی ئێمەی پشت ئەستور کرد بە دەنگەکانی ئەو کاتی ئێمە وەزارەتی زیاتر حکوومەت بەڕێوەبردنێکی زیاتر خزمەتێکی زیاتر دادگەریەکی زیاتر فەرق و جیاوازی نەکردنە نێوان تاکەکانە ئەمانە دەتوانین بکەینە پێوەرێک و بۆی لە 4 ساڵی داهاتووە بینەوە خەڵکێکی خەیە ئێمە بگرێ بەرێ بە فعلی ئایا ئێوە لەگەڵ کارنامەکانی خۆتانە ڕاستان کردیا خودنا باش مامۆستا سعید لە بەدرێژایی مێژوو بە تایبەتی ئەو 27 ساڵی کە ئێمە سیستەمێک لە ژێر دەستی خۆماندا بووە زۆر دەرفەت هاتوونەتە پێش بۆ ئەوەی کورد لە مەرحەلەیەکی دیکە بێ و کیانەکەی بەهێزتر بێ بەڵام ساڵ دوای ساڵ بەهۆی ئەوەی کە بڕیار تەنها لە دەست چەند کەسانێک بوون و یاسا بۆ چەند کەسانێک داتەشراون دەتوانین بڵین کە شکستەکان لە ئەستۆی ئەواندان و دەرفەتی زۆریان لە دەستدا بۆ ئەوەی ئەم کیانە بەهێزتر بێ بەڵێ حقەتەن دەرفەتی زۆر هەبووە بۆ گەلی کورد کە ڕاستی بە حەق و مافی خۆی بگە بەڵام جێگەی بەداخەوە کە ئەو دەرفەتانە وەکو پێویست هەڵ نەقۆزراونەوە یان ئەوەتە ئەو دەرفەتانە بە شخصانە کراون یان بە حیزبی کراون یان جاری وایە بەڕاستی بوونە کۆسب بۆ ئەو دەرفەتانێک کە کورد ببێت بە شتێک حقەتەن هەن ئەو دەرفەتانە زۆرن هەم لە دەرفەتی ڕاپەڕین ئەو کاتێکە ساڵی 91 ئەو خەڵک ڕاپەڕی و ڕاپەڕین دروست بوو خۆی عێراق لەو پەڕی بێدەسەڵاتیدا بوو خۆ ئەو کاتی گلۆپی سەوز لەلایەن نەتەوەی گرتوەکان و هاوپەیمانان پێکرا بۆەوەی داگیرسراندەوە کە بێن کورد بێنە خوار و بێن بۆ هەرێمی کوردستان لەوێوە ببن بە معارەزەیەکی بەهێز وە گرنگی زۆری شویان پێدرا بەڵام عەجەبەن ئەو کاتی کورد لە هێزی یەکەم و دووەم و سێم بوو لە معارەزە چینەکانی ئەوانی ترکە لە عێراق بوون کەمی نەبوون بەڵام بۆچی ئەبینی ئێساوان بوون بە زۆرینە و ئێمەی کورج بوون بە کەمینە هۆکار چییە سەبەب چییە هەموو ئێمە خۆمان بووین وەکو پێویست نەبوون ئەو دەرفەتانەی کە ئێمە هاتین لە زیاتیەوەی کوردستان ڕزگارکەین لە زیاتیەوەی بێن بەڕاستی سنوورەکانی خۆمان پارێزین سەرەتای هەموو شتێک ئێمە هاتین شەڕی ناو خۆمان دروستکردەوە بووە گەورەترین دەرفەت لە دەستماندا و بووە گەورەترین کۆسب لە پێش بەرەو پێسوونی هەرێمی کوردستان کە بەدەیان هەزار کەس تێدا کوژرا گەنج تێدا کوژرا لە پێناو چی لە پێناو بەشبەشکردنی هەرێمی کوردستان لە پێناو ئەم لووتکە شاخە و لە پێناو ئەم لووتکە شاخە ئەمە بەڕاستی موسیبەت و کارەساتە لەوێ ئەوانە نەیان هێشتووە ئەو کوردت بگات بە هیچ هەدەف ئامانجێ ئەوان بۆ نمونە ئەوانی کە لە دەسەڵات بوون بە بیانووی ئەوەی کە لە دەوروبەریشدا بارودۆخەکە بەم شێوە نەبووە هەر کاتێک کورد مەبەستی بووە کە بە ئامانجێک بگە ئەنگەلە کۆمیل لێکراوە هەر کاتێک ویستێتی کە سەر بەخۆی خۆی لە ڕووی ئابووری لە ڕووی بڕیاردان بەدەستبێنێ ئەو هەموو وڵاتان دژی بوون ئەوانیش ئەو قسە دەکەن ئەمە حقەتێک دەی بزانانی لێرەوە لەو کاتێک کە کورد هاتۆتە خوار کورد ڕاپەڕینی ئەنجامداوە لەوێ هاوپەیمانان پژگیریان کردووە بەڵام هاوپەیمانان بۆ خۆیان نەخشەیەکی پلانی استراتیژی خۆیان هەبووە نابێت کورد ببێتە بەربەرس بۆ بەربەرسێک بۆ پلان و استراتیژی ئەو نەتەوەی گرتوەکان و بزل هێزەکان و ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا بەڵام ئەوەی کە بەسەر کورد هاتووە ئەوە نییە کە وڵاتان پشتیان تێکردووە کورد بۆ خۆی هاتووە خۆی کردوتە کۆسب کورد هاتووە خۆی بەڕاستی نەیهێشتەوە ئەو پلانەی کە ئاوانی سوێنە جێبەجێ بکەن کورد هاتوو دژی ئەو پلانەی وەساوەتەوە یان ئەوەتە بە نەزانی خۆی بووە بە نازم بڵێن بە چ شێوازێک بووە هاتوون هەوڵیاندەوە ئەو پلانیان لێ تێکدەن ئیتر ئەو کاتی جوانی پشتیان تێکردووە خۆ لە پلانی ساڵی 2003 کە ئەمریکا ویستی ڕژێمی سەدام بڕوخێنێ بۆچی زەخدێکی زۆر لەسەر پارتی و یەکێکی کردکە هەردووچیان دەبێت سڵح بکەن چکە لە مەساڵحی ئەمریکادا نییە کێشە هەبێ لە هەرێمی کوردستان وانە هەرچەندە دەیانویست ئەو پلانی ئەمریکا بەڕاستی لەبار بن بەڵام ئەمریکا بە تونترین شێوە هاتە سەرخەوت و نەیهێش بە هیچ شێوەیە کە ئەوان ئەو پلانی ئەمریکا لەبار بن هەتا ئەوەی کە ڕژێمی سەدام ڕوخێن دواتر وەڵامی ئەوە بدەوە کە بۆچی ئەم سیستەمە بەردەوام بووە لەگەڵ ئەو هەموو کەم و کوڕگەی کە هەیە و لە ئێستێدا کە خەڵک لە بەردەم دەرفەتێکی دیکەدایە دەتواندرێ بەدەنگدان ئەم تاڵی کە لە ڕابردوو هەبووە ئەم شکستانی کە لە مێژوودا هەبووە ڕاست بکرێتەوە
بەدەنگدانێک بە کەسانێک کە لە ڕابردوودا دیارن چیان کردووە و لە پێناو میلەتدا دەیانێت چی بکەن بەڵام دواتر وەڵام بدەوە. کاک دکتۆر زۆر جار دەوترێ ئەم حیزبانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن توانای بەڕێوەبردنیان نییە و زۆر جار دەگوترێ کە هەر پێشووتر ئەوان بە ناوی دەوڵەت مەدار و بەڕێوەبردنی دروست و بڕیاری دروست و زۆر جار ئەمەیان بە بەرچاوی خەڵک داداوەتەوە و باسییان کردووە. دەمەوێت بزانم کە تۆ ئێستا لە ناوەندێکی یاسادانانی کە حکوومەتی خۆجەیە لە پارێزگای هەولێر و نمونەمان لەبەردەستە کە کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان و لە وەزارەت هەبووە هەر بەڕاست حیزبەکانی دیکە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی توانای ئەوەی نییە حکوومەتێک بەڕێوە ببە؟ بەڵێ خۆی ئەم قسەیە بەڕاستی قسەیەکی سواوە وەکو وتم ئێمە نموزەیەکی زۆر بچووکمان لە حکوومەتی هەرێمدا هەبووە جگە لە دەسەڵاتە ڕقابی و تەشریعیەکەی کە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگایە لە جیهە تەنفیزیەکە ئێمە نموزەیەکی زۆر بچووکمان هەبووە بەڵام لەم نموزەزە بچووکە وەکو وتم بە شایەدی سەرۆکی حکوومەتەکە بە جێگرەکەیەوە کە نموزەکەی ئێمە نموزەیەکی فعلی بووە واز لەمان بێنە وەرە خوارەوە ناو فەرمانبەران و ناو بەڕێوەبەرە گشتەکان لەو کاتێکەوە وەزیری کشتتوکاڵ واز دێنێ یەکێ لە بەڕێوەبەرە گشتەکان هەر لەم کەناڵی پەیامەوە ئاماژە پێدەکەوت لێ دوانەدا لە خلالی 24 ساڵە شتێکی لەم شێوازە باسەکاتن لە تەمەنما یەکەم جارە وەزیرێک لەم شێوازە ببینم. ئەمانە شایدن لەسەرەوەی کەوا ئێمە نموزەزی جوانمان پیشادناوە خۆی کوردەواریش دەڵێ مشتێک نمونەی خەرواڵێکە وایە یعنی ئەمە بەڕاستی ئێمە ئەگەر بێت و لە داهاتوە بەڵێ ناتوانین حکوومەتێک بەڕێوە بین ئەمە قسەیەکە یعنی ناکرێت لەسەر شتێکی نەبوو قسە لەسەر بەستێک دەکرێت بەچمە مەبەستەکە لێرە چییە؟ نمونەش دیارە بڵێ ئەمەیکە ئەم ئەشیعانە بڵاوەکاتەوە بابەتەکە لێرە ئەوەیە بۆ خۆی ترسی لە دەسەڵاتی خۆیدا هێل لە داهاتوە ئەم بەڕێی لە ژێر پێ دەربێندرێ ئەمە ترسەکەی لێرە چونکە ئێمە هەمومان دەزانین لەم چەند ڕۆژەی بانگەشەی هەڵبژاردنە فۆکەسێکی زۆر خراوەتە سەر کۆمەڵی ئیسلامی و هەروەها هەڕەشەیەکی دەتوانم بڵێم ینی دوژمنانە خراوەتە سەر کۆمەڵی ئیسلامی بە هەموو شێوەیەک هێرشێکی ئێجگار زۆر بۆ یعنی ئەمە ئەوە دەسەلمێنی کە بە فعلی پێگەی کۆمەڵی ئیسلامی پێگەیە کەوا جێی چاوەیە نموزەجەکانی کەەوە وەکو نوێنەر نێردراونەتە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و نەتەنها لە پارێزگای هەولێر ئێمە باسی گشتی دەکەین ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتە خۆجەییەکان و نموزەجی وەزیرەکانمان و بەڕێوەبەرە گشتیەکانمان ئەمانە نمونەی ئەوەندە جوان بوونە بەوەی کەوا بە فعلی خەڵک ئەمڕۆ عەقڵی هەیە جوێی هەیە چاوی هەیە چاوی کراوەتەوە وەکۆی کە مامۆستا سەعید باسی کرد یعنی دنیای ئەمڕۆ زۆر جیاوازە لەگەڵ دنیای ساڵانی 92 ئەمڕۆ تەنانەت هەواڵی ناو ژوورە تاریکەکانیش هاوڵاتی سادە دەیزانێ و دەزانێ نهێنیەکانی چییە کۆمەڵی ئیسلامی لە خلالی ئەم 4 ساڵی ڕابردووە نە پەرلەمانتارێکی نە ئەندامێکی ئەنجومەنی نە حکوومەتی خۆجەی نە وەزیرەکانی نە بەڕێوەبەرێکی گشتی تاوەکو ئێستا هیچ خاڵێکی نهێنی نییە هیچ پەڵەیەکی نهێنی لەسەر نییە بەتەحەداوە یەک ئەندامی نوێنەری کۆمەڵی ئیسلامی نێتاوەکو ئێستا خاڵێکی زوعفێکی هەبێ لە نێوناوەندەکانی چ دەسەڵاتی تەشریعی بێتن چ ڕقابی بێتن چ تەنفیزی بێتن ئەمانە نموزەزن لە بەرچاوی خەڵک ئێمە ئەگەر نموزەجێکی بەسیطمان هەبوو لە هەموو دنیادا اعتیمادی بۆ دەکەین وەکو نموزەج و سامپڵێک وەرەگرین بۆ کاری گەورەتر بۆیە ئێمە نەک توانایی بەڕێوەبردننی وەزارەتێک و دوان و بەڵکو لە دەسەڵاتیشماندا هەیە حکوومەتێکیش بەڕێوە بین بەڵام ئەو کاتێکەوە خەڵک متمانەی پێدا نەک بە شێوازێک ئێمە دەینە سەر حکم بە شێوازێکی ئەوەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە شێوازی تەسویر بە زۆری پارە بە هەڕەشە چونکە من ئێستا کە لێرەم بەڕاستی هەر ئەمڕۆ بۆ ئەوەی کە ڕیکلام بۆ لیستی 104 بکەین وەکو کۆمەڵی ئیسلامی بۆی لەناو ئەو پۆستەرانی کە لەناو شارعدا هەیە بە پارە ڕیکلام دەکرێتن چونکە ماشەڵای لێبێ ئەمە ناتوانین بین لە عامودەکانی خۆمانە شت هەڵواسین ئەمڕۆ هەڵی دەواسی بەیانی لێ کراوەتەوە لیستەکەی عەبادی لەناو هەولێرێ پاسەوانی لە پۆستەرەکانی دەکرێت بەڵام لیستەکانی کۆمەڵی ئیسلامی هەر هەموو دەڕێنرێ و لێ دەکرێتەوە یعنی تەنانەت ئەوەندە ترسیان لە کۆمەڵی ئیسلامی دروست بووە کە من بە هیوایەوە بۆی دەڕوانم و گەشتبینم پێی تەنانەت لە دوێنێەوە هەندێک تەلەڤیزیۆن هەیە پەیوەندیان پێوە دەکەین بۆی ڕیکلامی 104 تێدا بکەین ڕێیان لێگیراوە ناتوانن ڕیکلامی ئەمە دابەزێنن لەلایەن چێوە من ناتوانم یعنی بە تەحدید بیکەم چونکە ئەو کەسە شتێکی بە ئێمە نەداوە بەڵام دیارە یعنی چێ لە شاری هەولێرە دەسەڵاتی هێو نایە لێ من ڕیکلام بکەم پێ دوایە دەبێت چێ بێ
پۆستەرێک کە من نتوانم لە قەتعەیەکی سەرزادە کە پارەی تێدا بدەم ناتوانێت ڕیکلام بۆ من بکە دوێنێ وعدم پێدا ئەمڕۆ دەستمەوە کە دەڵێن کۆمەڵی ئیسلامیمە لێ ناگەڕێ دەڵە شوێنم نەماوە یعنی ئەمانە هەمووی بەڕاستی ترسێکە لە کۆمەڵی ئیسلامی بەوەی کەەوە پێی گەشتبینین کۆمەڵی ئیسلامی نموزەتی جوانی ناردۆتە ناو حکوومەت ناو پەرلەمان ناو ئەنجومەنەکان ناو حکوومەتە مەحەلیەکان هاواتی تێگەیشتووە کە ئەمانە بەڕاستی بە فعلی لەبەرەی خەڵکان ئێمە لە هەموو کاتەکانە لەبەرەی خەڵکا بووینە نە تەنها لە پەرلەمانە بڵێن خەڵکێک قسەی پێ بکاتن و بڵێن لە پێناو پارەکە و لە پێناو مەنسەبی خۆیانە ئێمە لە کاتی ناخۆشیشە لە پێشەوەی خەڵکدا بووینە ئەو نموزەزانێک کە لە شاری هەولێر پێیان کەوت و لێیاندرا و جیران ئەو نمونونەکانی کۆمەڵی ئیسلام بوون بەشێکیان لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراقەوە نوێنەریەوە ئێمە مانانەوە لە بەردەمی خەڵکە زەمیرمان قبوڵی نەکرد هاوڵاتیانی ئێمە پێی بکرێ و ئیهانە بکرێتن و بۆ خۆشمان لە ماڵەوە لە ئەنجومەنەکانە دابنیش من دواتر پرسیار سەر ئەم بابەتە دەکەم کە گرینگەدا مامۆستا سەعید بەلەوەی بسمەلای کاک عەباس پرسیاری ئەوم کرد کە ئەم هەڵانەی لە مێژوو کراون ئێستا دەرفەت لە بەردەم هاوڵاتیاندا هەیە بۆ ئەوەی بتوانرێ ئەگەر گۆڕانکاری بە ڕێژەیش بێ بکرێت لەم دەسەڵاتەی کەمایی نهامەتیە بۆ میلەت نەک ئەوەی کە بەردەوام لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن دێنەوە ناو خەڵک و بەڵێنی زیاتر دەدەن و ئۆپشنی زیاتر دەدەن بە خەڵکی بەڵام دوای هەڵبژاردنەکان بزر دەبن و دوای 4 ساڵی دیکە بەڵێ من پێم وایە خەڵک ئەتوانێ بەڕاستی ئەو سیستەمەی وگۆڕی دەنگدەر ئەتوانێ تۆڵەی خوێنی ئەو 1000 ڕۆڵەی کورد لەوانە بکاتەوە کە هەرچی وڵاتی دراوسەیە پەلکێشیان کردو بۆ ناو هەرێمی کوردستان بۆ مەساڵحی حیزبی خۆ مەساڵحی بنەماڵی خۆیان پێم وایە دەبێ خەڵک ئەم تۆڵەیان لێ بکاتەوە و تۆڵی ئەوەی لێ بکاتە کە ئەوانە 27 ساڵە دەستیان بەسەر هەموو جملەکانی دەسەڵات داگرتووە هەتا خۆتان ئەزان هەمومان ئەزانین لەم هەولێرە عەرەبانچیەک بۆی نەبوو لەسەر جادەیەک عەرەبانی شت بفرۆشێ ئیلا دەبێ تەسکیی حیزبی هەبێت چەند ساڵ پێش ئێستا کاتێکە ئەتوانم بڵێم هەموو ڕاگەیاندەکانی دنیا چاویان داخرا و بەرامبەر بە هەرێمی کوردستان زوڵم و ستەم گەیشت بۆ ئەو پەڕیوە بەگرتن و بە تیرۆرکردن و بە لەناوبردنی خەڵکو و بە نانبڕنی خەڵکو و بە ئەزیەتدانی خەڵک پێم وایە دەبێ ئەو خەڵکە ڕێگە نەدا جارێکی تر ئەوانە ئەو هێز و دەسەڵاتیان هەبێ و ئێستاش کە دێنە سەر تەلەڤیزیۆن سەر دەستگا ڕاگەاندنی ئەعلامەکان و قسەی زبر و قەڵەو ئەکەن لێرەوە بە خەڵک ئەڵێم ئیتر ئەو کاتە بەسەر چووە کە ئەوان بیانێ خەڵک ئەزیەت و ئازار بدەن چونکە هەموو ڕێگاکانیان لێ داخراوە هەموو وڵاتە زرهێزەکان ڕێگان لێ داخستون مەلەفی وانیان داخستووە ئیتر چاوەڕێ ئەوە دەکەن کە گۆڕانکاری دروست بێ بۆیە دەبێ خەڵکیش ئەو هیمەتەی هەبێ بەڕاستی بێتن گۆڕانکاری دروستکە جێگەی داخە کە زۆر لە خەڵکان دەبیستم و دەبینم دەڵێن گۆڕانکاری دروست نابێ هەروکو خۆی دەبێ من دەڵێم ئەگەر تو هەردا بنیشی ئەوش ئەو زوڵ مستەمەی بکە منیش کەمی نەبم حقەتەن گۆڕانکاری دروست نابێ لە وتەی خەڵک کە دەڵێ گۆڕانکاری ناکرێ کە زۆر زاریش لایەنی دەسەڵات ئەمە دووبارە دەکاتەوە کە ئەمە هەڵبژاردنە بۆ پەرلەمانی عێراقە هیچ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە ئێوە کاتێک کە پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی بۆ ئەنجامدرا ئەم کات باسی گۆڕانکاری بکەن و بڵێنە خەڵک کە گۆڕانکاری لە ڕێی پەرلەمانە دەکرێت ڕوونی سەرەتا عێراقیەک پارچەیە بەڵێ کەس ناتوانێت مزایدە ئەوی بکاتەوە بڵێ پەرلەمانی عێراقی نییە ئەسڵەن ئێستا پەرلەمانی عێراق شوێنی بڕیاردانە شوێنی دەرکردنی یاسا شوێنی هەموو شتێکە لە پەرلەمانی عێراق دەردەچێت هەر ئەوەشە کە دەبینە عەبادی دێتە سلێمانی دەڵێ عێراقیەک پارچە هەر لە بەسڕاو بگرێتە سلێمانی تا شوێنەکان دەگرێتەوە کەواتە ئێستا پەرلەمانی عێراق زۆر گرنگی زیاتر لە پەرلەمانی هەرێمی کوردستان و پێش بەڕاستیە من قەناعەتی من وایە کە پێم وایە بۆ چەند ساڵی دی پەرلەمانی هەرێمی کوردستان وەکو دیوەخانێک لێدێ پەرلەمانی هەرێمی کوردستان دەبێتە بارێک بەسەر ئەو خەڵکەوە هەتا بگرە حکومەتیش لەبەرەوەی هەرچی یاسا هەرچی قانونە نا هۆکارەکە چیە چی یاسا لە عێراقەوە دەردەچێت کە لە عێراقەوە دەردەچوون پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ چییە کە لە عێراقەوە موچەند بۆ هات من حکومەتم لێرە بۆ چییە کەواتە ئەوەی کە زۆر گرنگە بڵێ ئێستا ئەوەی کە دایانەوێ خەڵک سات بکەن لەسەرەوەی کە پەرلەمانی عێراق ئەهمیەتی نییە و گرنگی خۆی نییە و دەنگ بدە و دەنگ نەدەی وەکو یەکە ئەمە بەڕاستی تەنها فێڵکردنە لە خەڵک بەڵکو بێئومێدکردنی خەڵکە و لێرەشەوە بە خەڵک ڕاگەێنم پیان ئەڵێم من قەناعەتم وایە سەتان و هەتیش بەڕاستی ببێت تەزویر ئەو پرۆسەیە بەڕێوە دەچی و لە سەتادایەکەش دەبێت ئێمە نێهێڵین تەزویر بکرێت چۆن نێڵین من بچم دەنگ بدەم من نە کارتێکی خۆم بفرۆشم کەسێکی تر لە زیاتی من دەنگ بدا بۆیە من پێم وایە
ئیتر ئەمانە تەواو دەبن و کۆتاییش پێدەن ئەگەر ئێمە بمانەوێ بەڵێ کۆتاییان پێدێ ناژبێ بەڕاستی ئێمە ئەوە 27 ساڵ لەژێر ئەو هەموو نەهامەتی لەناو ئەو هەموو ئەزیێت و ئازارەت بژین 27 ساڵ دیژیتان ڕێگەیان پێ بدەن تەمەنی ئەمانە درێژکەینەوە چکە درێژکردنەوەی تەمەنی ئەمانە بەڕاستی لەسەر دەنگ دەرەوەستەوە ئەگەر دەنگەکەی خۆی نەداتە کەسانی شیاو حقتن بێ چاوەڕێی شتی خراپتریان لێ بکەین و ئەو کاتیش ئیتر بێم وا نابێت گلەی لە لایەنەکان بکرێت بێ گلەی لە خۆیان بکەن و کاتێککە تۆ دەنگ نەدەمنیش هەر ئەوەندەم پێ دەکرێت کە وەکو کەعباس باسی کرد ئێمە بە کەمینەیەکی زۆر کەم بە 3 کورسیەوە چمان دروست کرد لە عێراق چ هەبوو نەمان کردبێت لە عێراق ئەمە دەبێت پێم وایە ئیتر ئەگەر کەسێک خوا نەخواستە بۆ خۆی بە کەسێکی وانی شان بدە کە ئەنەما ئاگای لە هیچ شتێک نییە ئەگەرم پێم وایە کۆمەڵی ئیسلامی بەڵێ زۆری کردووە زۆر لەوەی زیاتر کردووە کە خەڵکیش لێ چاوەڕوان کردووە و پێشم وایە ئەگەر کورسەکانمان دووقاتی ئەوەندە من زۆر لەوە زیاتر ئەکەین پێشم وایە دەبێت ئەو دەستە ئەمینە ئێمە بین بچین بۆ پەرلەمانی عێراق و نەک هەر ڕۆژێ بین خەڵک دەنجی خەڵک بفرۆشین بەلایەنێک و مزادە لەسەر دەنگی خەڵک بکەین باش کاک ئەباس ئەم هەڵمەتەی کە دژی کۆمەڵی ئیسلامی هەیە و بە تایبەتی لێرە جەناب چەند نمونەیەکت باس کرد ئەمە بێئومێدی و ترسە کە باسی دەکەی یاخود ئومێددانە بە خەڵک کە توانای گۆڕانکاری و توانای دروستکردنی سیستەماتیک لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان لەم هەڵبژاردنەوە دەست پێ دەکات سوپاس بۆخوا کۆمەڵی ئیسلامی لە قیادەیەوەی تاوەکو قاعیدەکەی کۆمەڵە خەڵکێکن دەستیان داوەتە کار نازانن ترسچیە نازان بربەستەکان چیە ئێمە لەوەتەی هەین کاتێک کە دەستمان داوەتە ئەم پرۆسەیە لە مەسەلەی یەکەم هەڵبژاردنەوە بیگرە تاوەکو ئەمڕۆ تێداینە لە 2010 ئەو ڕۆژانەی کە ئەمیرەکەمان لە بەندی خانە بوو ئێمە توانیمان نوێنەر بنێرینە ئەو شوێنە هەموو دنیا چاوی لەسەرەوە بوو لە هەرێمی کوردستان کە ئێمە کۆتاییمان پێهات و ناتوانین زاریشتر جوولە بکەینەوە بەڵام ڕێک بە پێچەوانەوە هەمووی لە یەک لا بەناوی کوردەوە بەشداری لە پەرلەمانی عێراق کرد تەنها کۆمەڵی ئیسلامیان ناو لێ نابوو ئەو ڕۆژان بیر ناچێتەوە لەسەر سندوقی دەنگدابووم کاتێک حەد و فەرزی دەنگەکان کرا دەیانویست هەندێک لە دەنگە بەتاڵەکان بدەن لۆ لیستی کوردستانی بەڵام لێ بە جواباتم گوتم باشە ئێوە دەیدەنە لیستی کوردستانی لۆ ئێمە لیستی کوردستانی نەناخۆنگۆ جیاوازن مە ئێمە چین ئەو ڕۆژانە بیر دێتەوە کە ئێمە بە تەنیا نوێنەرمان نارد بۆ پەرلەمانی کوردستان و لەوێشە هەر دەنجی کوردمان لەوێ زیاد کرد ئێمە لەو ڕۆژە سەختانەوە توانیمان سەردەربێنین و بە هەموو هەرێمی کوردستانە بڵین ئێمە هەین ئەو ڕۆژانەمان تێپەڕاندووە ئێمە لە ترس و لە کۆسب و لە گرتن و لەم شتانە سڵ بکەینەوە ئەوەی کە ئێستا شەیە بە فعلی ئەمەی کە باسم کرد نموزەجێکە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە لە شاری هەولێر کتابێک فڕێدرێتە بڵاوکراوەیەک فڕێدرێتە بندەرکەی ماڵە یعنی تەماشاکە تەماشای ئەم نەفس نزمێتیکە یعنی ئەوەی کە بڵاوی دەکاتەوە ئەوەندە نەفەسی نزمە ئەوەندە یعنی دەتوانم بڵێم دوو لە ڕووی بینەرانەوە ئەوەندە کەمە جورئەتی ئەوەی نیە ڕوو بە ڕووش تەسمیلی بەرامبەرەکەی بکاتن لە ژێر دەرکەی ماڵەکان فڕای دەدا تاوەکو ماڵێک بەیانی هەڵسێتەوە بیخوێنێتەوە کە بڵێەوە ئەمیری کۆمەڵی ئیسلامی پەیوەندی بە بەعسە بووە یعنی ئەمانە لە جێی گا خەوتون ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەگەر پەیوەندی بە ئەم ڕژێمە فاشیلە هەبایە دەبوو بە ئەندامی پەرلەمانی عێراق لە خولەکانی ڕابردوو کاتێک بە فلتەری 3-4 شوێنە دەڕوایەک لەوانە وەزارەتی ناو خۆیان بە نەزاهەدا دەڕواتن یعنی ئەمانە بەڕاستی یعنی دەیانەوێ کار لەسەر عقڵیەتێک بکەن کە ئیساڵی نەوەتەکانە بە ڤیدیۆیەک و بە فیلمێک و بە سیناریۆیەک دانەوێ ئێستا دە کۆمەڵی ئیسلامی پاڵپشت بەچی هاتوتە نێو ئەم چێبڕچەیە و پاڵپشت بەچی ئێوە باس لە 4 ساڵی ڕابردوو دەکەن یعنی دەتانەوێت چی دیکە بکەن ئایا هەیە لە هەکبەتان داماوە کە شتی بەردەوام زیاتر بکەن و بەردەوام دەبن لەو بەرەی خەڵک کە کۆمەڵی ئیسلامی پێی ناسراوە کۆمەڵی ئیسلامی هەدەفی ئەوەیە کە بتوانێت دەسەڵات بگرێتە دەست لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیان ئەوەی کە لە کارنامەکەیدا هەیە هاوڵاتی وەکو خۆی ڕێزی لێ بژیرێ وەکو هاوڵاتی وەکو پلە 2 پلە 3 تعاملی لەگەڵ نەکرێ لە کارنامەکەیدا هەیە کەوا خزمەت گوزاری وەکو هاوڵاتی پێبەخشرێ نەوەکو ئەوەی دەیبینی لە گەڕەکێکە قڕ و لە گەڕەکێکی شاپڕ دەیەوێ مامەڵەی هاوڵاتی بوون و مۆزەف بوون و فەرمانبەر بوونی لەگەڵ بکرێ کاتێکەوە کارەکاتن و لە بەرامبەریان موسەکەی پێ بدرێ وەکەوەی کە لە جنوبا دەیبینین عەرەبێک چۆن موسەکەی وەرەگرێ پێویستە کوردێکیش موسەکەی وەربگرێ یعنی دەیەوێ بەم شێوازە بێت دەیەوێ عەدالەتێکی کۆمەڵایەتی هەبێ دەیەوێ عەدالەتێکی ئەمنی هەبێ لێرکوانە هاوڵاتی لە گیانی خۆی نەترسێ
هەتاکەی لە هەرێمی کوردستانە هاوڵاتی لە ڕووی بیرکردنەوەی جیاواز لێ پێچینەوەی لەگەڵ بکرێ، ڕاپێچی زیندان بکرێ، زەبر و زەنجی لەسەر بکرێ. یعنی لایەزال لەم ڕۆژانە ئێمە بیستومانە خەڵک پێی گوتراوە بیتاقی شخصی ماڵەوە هەویە بیتاقی باای ئەمانە بێنە خۆ ئەمانە هیچ پارە و پول ناکە بۆ هەڵبژاردن، بەڵام تەنها بۆ ئەوی خەڵکی سادەی پێ بترسێنرێ کە ئێمە دەزانی جەنابەت دەنگت بەچێدا. یعنی ئەم زەختانە هەموو بوونی هەیە بۆیە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەم هەموو زەختانەشی کە لەسەری کراوە بەردەوامە گوێ بەم کۆسپ و تەگەرانە نادا لەبەرەوەی زۆر کۆسپی گەورەتری لەمە بڕیوە و دیوەکەی تریشی ئەوەیە کە بە فعلی چاوەکان لەسەر کۆمەڵی ئیسلامین. ئێمە لە مەزدەری مەوسوقەوە دەزانین یعنی حملەیەکی زۆر زۆر گەرم و گۆڕ لە پێناو ڕاگررتنی کۆمەڵی ئیسلامی هەیە، بەڵام پشتیوان بەخوا و پاشان پشتیوان بە دەنگدەرانی خۆمان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دڵنیاین لەوەی کە ئێمە لە 4 ساڵی ڕابردووە ئەوەی کردومانە لە پێناو هاوڵاتی کردومانە. خەڵک باش دەزانی ئەگەر ئێمە لە پێناو هاوڵاتی نەمان کردبایە، لە پێناو بەڕک و گیرفان و مەسلحەتی خۆمانە بمان کردبایە، دڵنیا بە ئێمەش وەکو حزبەکانی ترە هەتاوەکوی ئێستا نەسریەمان لە حکوومەت بەردەوام وەردەگرت و دڵنیا بە خاوەنی کۆمەڵێک ئیمتیازی حکومی دەبووین، هەر یەکەمان خاوەنی کۆمەڵێک ئیمتیاز دەبووین لە ڕووی زەوی وزارەوە، لە ڕووی سەیارەوە، لە ڕووی کۆمەڵێک پۆستی باڵاتر کە ئێستاکە مەزاری ئەوە نیە کە دانە بەدانەیان بژمێرین بە بەڵگە و بە دیکوێمنتەوە. بۆیە ئێمە هەدەفی ئێمە لە چوونمان بۆ شوێنە ئەوەیە وەکوتم دەسەڵات بگرینە دەست بۆ ئەوی بتوانین خزمەتی خەڵک بکەین، نەتەنها خزمەتی خۆمانی پێ بکەین. مامۆستا سەعید، لە ماوەی ڕابردوو مەسەلەی نەتەوەی زۆر جار لەلایەن ئەم حیزبانە بەرز کراوەتەوە و لە کاتی ئێشای هەڵمەتی هەڵبژاردنیشدا دیسان بەڕووی خەڵکدا دەدرێتەوە بە ناوی لیستی پێشمەرگە داکۆچیکردن لە مافی کورد. دەی پێشترش خۆ ئەوان دەرفەتیان لەبەردەست بووە کە ئەم کارانە بکەن. ئێستا بۆ هەمان تاکتیک لەگەڵ خەڵک بەکاردەهێنرێتەوە لە پێناو چیدا دیسان دێنەوە هەمان ئەو وتانەی کە پێشتر وتویانە بەڵام جێبەجێشیان نەکردووە بەڵێن بە خەڵکی دەدەنەوە. بەڵێ وڵا سەرەتا پرسیینەتەواتی پێم وایە پەیوەندی بە هەموو حیزبەکانی هەرێمی کوردستانەوە هەیە. هیچ کەسێک ناتوانانی پرسیینەتەواتی بۆ خۆ قۆڕە بکاتن و بڵێ تەنها من حیزبێکی نەتەوەیم، ئێمە ئیسلامین، نەتەوەشمان کوردە، ئینکاری ناکرێت. نەتەواتیش بە دزی و بە قۆڵبڕین و بە سەختەکاری ناکرێت. زۆرمان بینی بە ناوی کوردایەتی، زۆر بینیمان بە ئەوەی کە لە هەڵەبجە ڕوویدا بە ناوی کوردایەتیان پێ خوارد، ئەوەی کە لە ئەنفال ڕوویدا هەر بە ناوی نەتەواتی کورد پێیان خوارد، بەدایان ڕێکخراو بە سەتان ڕێکخراو. ئەتوانم بڵێم لەو هەرێمی کوردستانە هەموو یارمەتی ئەم کوردە فەقیر و هەژاریان داوە، ئەوان هاتوون بە ناوی نەتەواتی کوردیان خواردووە بە درۆ دەڵسا و تەکیدیشم ئێستا حەز دەکەن دەیان هەڵەبجە هەبێتن بۆ ئەوی بێن بە ناوی کوردەوە قسە بکەن لە دەرەوەی بخشانازی بکەن و بێن کۆمەڵێک پارە و پول بە خوێنی ئەو خەڵکە وەرگن. بەدایان کەس دروست بێتن ئەنفال دروستکە بۆ ئەوی جارێکی تر بە ناوی نەتەوەی کورد بسنە دەرەوە و خوان پێ گەورە بکەن. ئەم پرسە کۆتایی هاتووە. ئەگەر ڕاستیان کرد بۆ ئەمنیەتی نەتەوەیان خستە بمەترسیەوە، بۆ ئەم هەموو وەزعیان دروست کرد لە ناوچەدا بڕاوەکان. باش ئەوان بۆ کاتێک کە داعش دێتن، داعش دێ سنوورێ بۆ تو دیاری دەکات، تۆ دەی مزایدەی پارێ دەکە، دەی ئیتفاق دەکەی بە پارەوە چۆن شەڕت بۆ بکەم، چۆن چەتایەتیت بۆ بکەم. بۆ نایم لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی زلهێز و لەگەڵ عێراق بێم کاکە جان من بەوە شەڕەکەم کە بڵێ ئەو شوێنەی کە من ڕزگارەکەم هەلە بەردەستی خۆمدا بێت دەکەوێتە سەر هەرێمی کوردستان. ئایا وڵاتان ڕازی دەبوون یان ڕازی نەدەبوون؟ بەڵام ئێمە بە ناوی نەتەواتی و بەردەوام چاومە لە پارەیە، چکەمە دەبێت ئەوە لە بیر نەکەی کاتێک کە ساڵی 2003 حکوومەتی عێراقی دەڕوخێ، ئەو کاتی عێراق دەکەوێتە ژێربەندی حوتەمی نەتەوەیە گرتوەکان هیچ سیادەی خۆی نامێنێ. ئەتوانین لەو کاتەی ئەمریکا زۆر لەوەی دەترسە کە کورد ئیعلانی سەر بە خۆی بکە. ئەگەر بیشی کردبایە وڵاتان پژیریشە نەکرد. باشە خۆ گەورەترین دەرفەت بوو، ئەم جارە دەرفەتەکە هات گەورەترین دەرفەت بوو، با لەوێەوە دەست پێ بکەم گەورەترین دەرفەت بوو. بەڵام کارەسەتەکە لەکوێیە کاتێککە بریمەر باسەکە لە کتابەکەی خۆی دەڵێ ئێمە زۆر ترسانی گوتمان تازە پشتگیری نێودەوڵەتیشی بۆ دروست دەبێت، ئەمریکاش بەڕاستی کورد دەبێتە کێشە بۆ ئەمریکا و ئیتر دەبێت دانی پێدا بنرێتن. دەڵێ کاتێک کە قیادە کوردەکان قیادەی ئەو دوو حیزبەی هاتن معاملەی پارەیان کرد، کاکە ئێمە ئەوەندە پارەمان دەوێتن
بۆ دوو حیزبەکەی خۆم باش ئەم دەرفەتەی نهاتن بێ ئەو دەرفەتەی بخۆزنەوە بەناوی نەتەواتی کوردا مەزارمدا با هیچی درۆ دەلەستە بەناوی کوردەوە نەتەواتی کورد نەکرێتن لە 2003ەوە کاتێک خەڵک ئەوەندا ڕۆشنبیریش نەبوو خەڵک ئەتوانرێت هەموو فێڵێکی لێ بکرێت ئەمجا ئەوان ئەو کاتێک کوردیان فرۆشتی ئێستا بێن بەناوی نەتەواتی زاریشتی پێمان فرۆشتەوە ئەو کۆتایی هاتووە هیچ کەسێکیش قەناعەتیان پێ ناکە بەناوی نەتەواتی ئەسڵن بەناوی دوو حیزب و دوو بنەماڵەوە کار دەکرێت و ئیش دەکرێت تەنها و تەنها ماباقی هیچ پەیوەندیەکی بە نەتەواتی کوردەوە جواب بدەوە لە ساڵی 2017 دەسەڵاتی ئەم دوو حیزبە بە تایبەت هەندێک حیزبی دیکەش بە ناوی ڕیفراندۆم ویستیان ئەم دەرفەتە بێننەوە ئەم جارێکتر کورد ڕزگار بکەن و سربەخۆیی بەدەست بێنن دواتر وەڵامی ئەوە بدەوە ئەوان بە کردار شتەکانیان کرد بەڵام ئەوە سەری نەگرت یعنی دواتر پرسیارەکەم وەڵام بدەوە کاک دکتۆر ئێستا بەڵێنی حیزبەکان دیارە وە کارنامەی حیزبەکان دیارە و خەڵک خوێنەوەی خۆی بۆی هەیە بەڵام ئەوەی سەیرە لای من و لای هاوڵاتیان ئەوەیە ئەم حیزبانەی کە پێشتر لە دەسەڵاتیش بوون ئەوان گەرم و گورترن لە بەڵێندان بە خەڵک دەی باشە بۆچی جێبەجێ نەکراوە خەڵک ڕەنگە پرسیاری ئەوەی بکە چیان کردووە یاخود دەیانەوێت بەردەوام بن و بەڵێنەکان زیاتر بۆ کوردستان بەدەست بێنن چ لەسەر ئەمە چیە؟ وەڵاهی خۆی مەسلەی ئەو تعجب و سەرسەڵمانەی کە زەنابەت هەیتێتی ئێمەمانانی شەمانە خەڵکی شێعەتی بە فعلی لە سەرەتای بەرنامەکەشتا شتێکت ئاماژە پێکرد لەوەی کەوا ئایا لە چەند ساڵی ڕابردووە کە ئەو پرسیارەی لە مامۆستا سەعیدیشت کرد چیان بۆ نەتەوایەتی کردووە چێ دەستی گرتوونەکە نەیکەن یاخود لە خزمەت گوزاریە یاخود لە هەر کارێکی ترە کە لە دەسەڵاتیاندا هەبووە بۆ نەیان کردووە ئەمڕۆ لە بانگەشەی ئینتیخابیانە دووبارە ئیعلانی دەکەنەوە دەڵێن ئاوا دەکەین و ئاوا دەکەین یعنی بەڕاستی ئەمە پرسیارێکە بە دەیان جار ڕوبەڕوویان بۆتەوە بەڵام بە فعلی ئەمانە یعنی وا پەروەردە نەبوون شەرم بکەن لەوەی کەوە ڕوبەڕووی ئەم ئیحراز بوونانەی کە دەبنەوە ڕوبەڕووی دەبنەوە یعنی شەرم لە ئەم ڕابردویان بکەن شەرم لەو دەسەڵاتی کە لە دەستیاندا هەیە هیچیان نەکردووە بیکەن و دووبارە داوای بکەنەوە شەرمی تێدا ناکەن نەوەکو کەس دەستی سیچل کورسی نەگرتووە بە تەنیا لە پەرلەمانی عێراقا بتوانێت مادەیەکی وەکو مادەی 140 بە تەنیا ئەگەر حیزبەکانی تریشت پاساود ئەوەی حیزبەکانی ترت لەگەڵ نییە ئێمە حزبمان هەیە لەوێ زیاد لە 30 کورسی هەیە حزبمان هەیە 20 کورسی هەیە حزبمان هەیە چەند کورسیەکە بە هەمومان شەڕمان لەسەر مادەی 140 بووە بەڵام پێم بڵێ ئەوە چێ بۆ نەیهێشتۆ مادەی 140 جێبەجێ بکرێ پێم بڵێ چێ بۆ نەیتوانیوە پێشمەرگە بیکاتە هێزێکی نیزامی بە فعلی موسەکەی لە عێراقەوە بۆ بێ هیچ کێشەمان نەمێنێ لە موسەی پێشمەرگە ئەمە بابەتێکە ئەوەندەی لە بەرژەوەندی شەخصی حیزبەکانە کاریان کردووە لە بەرژەوەندی گشتیە کاریان نەکردووە مامۆستا ئاماژەی بە قسەیەک کرد کەوتی حەزیان لێ هەڵەبجەیەکی تر دووبارە بێتەوە بە دڵنیاییەوە دەیان کێسی وامان هەیە ئەم حیزبانە کە دەسەڵاتیان لە دەستدا هەبووە حەزیان کردووە هەمان ئەم سیناریۆیی کە دەیان ساڵە هەڵەبجەی پێدەخۆن تاوەکو ئێستا بە پارێزگا بوونەکەشی زۆر بە غەریبانە بووە وەکو چیمیابارانەکەی بووە باشە کە بە زۆر بە وەکو بڵێ ڕووقاینی هەندێک لە ئەندام پەرلەمانەکانە و کوردەکان لە بەغدا تواندرا ڕێژەیەک لە ناو بودجەدا جێ بکرێتەوە بۆ پارێزگای هەڵەبجە کە تاوەکو ئێستا اعترافیشی پێ ناکرێن بە هەمان شێوە ئەم نان و پیازە بە شەنگالیشەوە خورا یعنی کورد بەڕاستی لە دەستی ئەم هێزانەی کە چەندین ساڵە هیچیان پێ نەکراوە لە خلالی ئەم 20 ساڵەیە هیچیان پێ نەکراوە تەنها لە بەرژەوەندی شخصی خۆیانە گیان و ماڵ و گیان و سەروەت و سامانی ئەم میلەتیان لە پێناو بەرژەوەندی خۆیانە سەرف کردووە و لە پێناو بەرژەوەندی خۆیان بەکاریانێنەوە دەتوانم بڵێم کردویتیانە ساترێک بۆ ئەوی خۆیانی پێ بپارێزن ئەمە شتێکە وازح لای هەموو خەڵک یعنی کاتێک کە شتێکیان نەکردووە پێیان کراوە ڕاز ناکەن کە پێیان نەکرابێ بەڵام کەیان نەکردووە چونکە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ چەند ڕۆژێک بەر لە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینیمان بریکاری وەزارەتی دارایی کە کورد بووە لە پەرلەمانی عێراقیە دەڵێ لە 2012ەوە ئێمە شەڕمان لەگەڵ حکوومەتی عێراقیە لەسەرەوەی کە دەیەوێت بودجەی عێراق بودجەی کوردستان ببڕێتن بەڵام 2 ساڵان بە چاکە و پیاوەتی خۆمان بە پەیوەندی و عیلاقەی شخصی نەمانیەشتووە ببڕێ هۆکارەکەی چی بووە کە لێی پرسیارکرا هۆکارەکەی ئەوە بووە کە کۆمەڵێک خەڵکی هەڵپەرست لێکوانە بە بانگەشەی ڕیکلامی ڕەونەقدار کە ئێمە دەتوانین بەنەوتی خۆمان بە فرۆشتنی خۆمان داهاتی خۆمان موسەی زیاتر بەدەستبێنین و ئاوا بکەین ئاخری سەری ئەم هەموو میلەتەشان لە قڕڕا کرد و موسەکەشیان باش بەم حاڵە برد مامۆستا سەعید ئەوان هەوڵیاندا بۆ سەر بەخۆی بە ڕیفراندۆمیان کرد بەڵام
تواتر بارودۆخەکە بەم شێوەی لێ هاتووە گەلە کۆمی نێودەوڵەتی و هەندێک جاریش باز لە خەڵکی نێوخۆ دەکەن کە لە بارگر نەبوون دەی ئەو هەواڵیان داوە بۆ سربەخۆیی بەڵام خەڵکانی ڕێگر بوون. واللهی ئەوەی جێگەی سەرنجە ڕێفراندۆمەکەی خۆمان لەسەر مزایدەی خاکی هەرێمی کوردستان بوو. ئەنی ئەوە موسیبەتە کارەساتە تۆ ڕێفراندۆم لەسەر خاک بکەیت. تۆ ئەو خاکەت دەوێیان نا کە بینیشمان وەزعکە بەرەو چە ئاقارێک ڕووی. ئەوەی کە ڕێفراندۆمەکان کە ڕێفراندۆم ئەکرێ یان ڕێگە پێ ئەدرێ کە ڕێفراندۆم بکرێت لە نەتەوە یەکگرتوەکان کۆمەڵی مەرجی خۆی هەیە. بە هیچ شێوەیەک ناکرێت تاکە کەسێک هەستی بدە من ڕێفراندۆم ئەەکەم تاکە حیزبێک هەستە بڵێ من ڕێفراندۆم ئەەکەم یان تەنها بەبێ پشتگیری نێودەوڵەتی تۆ هەستی بڵێ من ڕێفراندۆم ئەنجام دەبێت بڵێ کە بۆ سەربەخۆیی نەبووە نەخێر بە هیچ شوێک بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان نەبووە لەبەر ئەوەی ئەوان زۆر زیاتر ئایانزانی کە ئەمریکا پشتگیری ئەم ڕێفراندۆمە ناکە نەک تەنها من و تو دەیڵێن بۆ سەربەخۆ نەبووە سەرۆکی حکومەت وتی سەرۆکی حکومەت خۆ هەتا ئەخیرجا بڕۆی بە ڕێفراندۆمی نەبوو کە ڕۆژی دەنگدانیش کە دەنگیدا گوتی خۆ ئەو لا ناچی ئەمە هەر لەوێ ئەمێنێتەوە ئەنێ ئەسڵەن ڕێفراندۆمەکە کە بڕیاردرا تەنها چەند حیزبێک پێ هەستن حیزبێک بۆ مزایدەی سیاسی بخۆ کۆمەڵە حیزبێکش لە ڕەگەڵ کەوتن ئەوانش هەندێکیان لە ترسام هەندێکیان هەلێ حاڵی نەبوون لە ڕێفراندۆم جێگەی داخە کە ئێستاش داوای دادگاییکردنی ئەوانە دەکرێت کە ڕێفراندۆمیان نەکردووە ئەمە دەبێت بەڕاستی نازم چۆن دەبێت بستە باشە پەرلەمانی عراق کاتم زۆر کەماوە بە پوختی زۆر ئەوەیە ئەمە زۆر ئاوی هەڵدەگری ئەو مۆزوعی ڕێفراندۆم وەکو باسم کرد هەموو وڵاتانی زلهێزی لە ئێمە تووڕەکە زویر کرد لەبەرەوەی ئەوان هیچیان لەگەڵ ئەوەی نەبوو کە ڕێفراندۆم ئەنجام بدرێ چێ کاتی نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر وعد و بەڵێنیان بە کووردا ئەگەر بێت و ئێوە ڕێفراندۆم نەکەن لەو ئێستا لەو حاڵەتەی ئێمە بۆ داهاتوو زۆر بە گەرموگوڕی دێن بۆ کێشەی ئێوە کێشەی ئەو دەبێت نەتەوە یەکگرتوەکان دەتوانن کێشەی ئەوە حەلکەین ستان دەوێت ئێمە لە خزمەت داین بەڵام وامان کە کەرکووکشمان لەسەر ڕێفراندۆمدانە دوای هاتی مزایدەمان کرد عەلەمی کوردستانمان لە کەرکووک هەڵدا کاتێکی عەلەمی کوردستان لە حەمرین بوو هاتین بۆ شاشێ ڕاگەاندن و بۆ کۆمەڵی مزایدە و ئینجا لەوێ لێ دوانرا لەلایەن ئەو حیزب لەلایەن ئەو حیزبەکە کە وەڵا ئێمە ئاگامان لێ نیان ئەوەتە کاتی نەهاتیە وەختی نەهاتیە و هاتین کەرکووکشمان لە دەستدا و بۆی ئەو ڕێفراندۆم بکە ئەوەی جێگەی داخە ئێستا هەندێکیان دەڵێن ئەگەر بێت و وەختکەوە توانای گۆڕانکاری هەیە لەم هەڵبژاردندا وەک دوا پرسیان بەڵێ ئەگەر بێت و خەڵک بەڕاستی دەنگ بدا بەو لایەنەکە خەمخۆری خەڵک بوونە گۆڕانکاری دروست دەبێت ئیتر ئەمانەش کۆتاییان پێ دەتون و ئەگەر کۆتاییان پێ نەهەیە پێم وایە دایان ڕێفراندۆم هەروەکو بە خۆ باسییانەکەن باسی ڕێفراندۆمی تر دەکەن کە حەڵقەی دووەمیشمایە لە ڕێفراندۆم چاوەڕێ دەکرد کە ویش لەوانەیە سەری هەر هەموو خەڵکەی بخواتن و ئەوەی کە ماوە سەتا ئەو 50 لە دەست بدەین تر خاوەنی هیچ نەبی و بەڵام ئەوەی کە زۆر گرنگە من لێرەوە بە خەڵک بڵێم کۆتا پەیام ئەوەی ئایا خەڵک بزانی دەخلی ئەو حکومەتە چەندە خۆ هەموو حکومەتێک کاتێک کە 4 ساڵ دەڕوات دەخلی خۆی و داهاتی خۆی و هەم باس ئەکرێتن و ئەوەندە بوو ئەوەندە مەسروفات بووە هەتا ئێستا 27 ساڵە ئێمە دەزانین دەخلی ئەو حکومەتەی چەندە هیچ کەسێک نازانێت ئەی دەبێت هەتا کی چاوەڕوانیەوە بکەین کە بێ نەزانین بۆیە پێم وایە ئیتر کاتی ئەوەی هاتووە خەڵک گۆڕانکاری دروستکاتن و دەنگ بە لیستی ئێمە بدا بەڕاستی لیستی 104 ئێمە لە خزمەتی خەڵک داین بەڵێ کاک دکتۆر عەباس هەمان پرسیار توانای گۆڕانکاری هەیە و پەیامت بۆ خەڵک بەگشتی گۆڕانکاری خەڵک دەتوانێت بیکە ئێمە نا چونکە هەتاوەکو خەڵک ویستی هەبێ ئیرادەی گۆڕانکاری هەبێ بە دڵنیاییەوە نوێنەری بوێردەنێرتە شوێنی مەبەست ئەو کاتی دەتوانرێت گۆڕانکاری بکرێ بەڵام وەکو لە سەرەتاش وتم ئەم پاڵپشتیەکەوە خەڵک دەیەوێ بیکە بۆ گۆڕانکاری دەبێ ئەم پاڵپشتیە بەهێز بێ ئەمەی کە لە ڕابردووە بینیوتە خەڵکی ژیر عاقڵ دەبێ بیر بکاتەوە ئەمەی لە 4 ساڵی ڕابردووە لە ژێردەستی ئەم دەسەڵاتە بینیتان ئەگەر قبولتانە باوەکو خۆی بێ هیچ پێویست بە گۆڕانکاری ناکە ئەگەر قبولتان نییە بە فعلی هەر ئەم خەڵکە دەتوانێت گۆڕانکاری بکاتن و دەنگ بدا بە ئەو نموزەزانێک کە ئێمە باسمان کرد بە تایبەتی کە کۆمەڵی ئیسلامی ئێمە متمانەیەکی تەواومان بە خۆمان هەیە کە بتوانین بە فعلی بە پاڵپشتی دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە دەتوانین پشتیوان بەخوا گۆڕانکاری زۆر باشش بکەین زۆر بەڕێزان مامۆستا سەعید هەرچی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بەرپرسی مەڵبەندی 11 زۆر سپاس زۆر بەڕێز عەباس محەممەد سەرۆکی لیستی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر سپاسان دەکەم سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوەی خۆشەویست تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ